ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنامەکەمان هەوڵەکانی چاکسازیە لە هەرێمی کوردستان بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر خالید حەیدەر مامۆستای زانكۆ پرۆفیسەری یاریدەدەر لە بواری ئابووری. دکتۆر خالید خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر سپاسەکەم مەمنون. دکتۆر بەڕێستان وەکو کەسێکی خاوەن ئەزمۆن لە بواری ئیقتصاد و ئابووری ناسێک و زایدن وەکو مامۆستایەکی زانکۆش پێمان خۆشە کە ئەم باسە بە بەشداری بەڕێزت ڕاڤە بکەین گفتوگۆی بکەین بە تایبەت کە ماوەیەکی زۆر لە هەرێمی کوردستان پرسی چاکسازی، پرسی کەمکردنەوەی گەندەڵی، پرسی باشترکردنی ژیانی خەڵک یعنی یەکێکە لە سەرباسەکانی خەڵک و گفتوگۆ و مشتومڕی زۆری بەدوای خۆیان هێناوە لە ڕوانگە سیاسیەکە و لێ بڕوانین تا ئەوەی کە لەسەر مێزی خوانی خێزانەکان قسە لەسەر ئەم بابەت ئاکرێ لە ناو کۆڕ و کۆبوونەوەکانە لە ناو شوێنە کۆمەڵایەتەکانە ینی پرسی چاکسازی و باشترکردنی ژیانی خەڵک و ڕێخستنەوەی دووبارەی کۆمەلگای کوردستان بۆتە پرسێکی گشتی تا ئەوەی کە لە میدیاش ئەم پرسە زۆر گفتوگۆ کراوە. پێم خۆشە دەستپێکی بەرنامەکە قسەیەک لەسەر ئەوە بکەین کە پرسی بڵاوبوونەوەی گەندەڵی لە عێراق و لە دەوڵەتانی ئەم ناوچەیە کە زۆر جار بە دەوڵەتانی سێهەم و وڵاتانی دواکەوتنەوە برێت، یعنی گەندەڵی وەک کولتورێکی لێ هاتووە. خوێندنەوەی جەنابتان چێ بۆ مۆزوع؟ زۆر سپاسەکەم بە ناوی خۆی بەخشندێ میهرەبان. خۆی بە تاکید ئەوەی کە ئێستا هەیە ئەم دقەیە لە عێراق هەیە هاوشێوەک زۆر لە وڵاتانە وەکو جەنابتان ئاماژەتان پێکرد ئەو وڵاتانی کە دەوروبەری عێراقن وڵاتانی عەرەبیە، هەندێک لە وڵاتانش کە لە ینی دەرەوەی ئەم ناوچەن ینی بە تایبەت ئەو وڵاتانی کە پیانوتر وڵاتانی نەوتیان زۆرە، ئەو سەروەت و سامانە سروشتیە کە زۆر بە ئاساییەتە دەست و ئەفرۆشرێت و پارێکی زۆر ئاساییان دەست ئەکەوێ. بە تاکید ئەوە بۆتەوەی کە گەندەڵیەکی زۆر ڕوو بدات لە وڵاتانە. تەبەن لێرە باسی کە گەندەڵی ئەکرێ معنە ئەوەیە کە تۆ بەڕێزت باسی خراپ بەکارهێنانی دەسەڵاتەکەی لە ئەوەی لە کارکردنی ینی حکوومەت. معنی ئەوەیە ئەگەر بەو شێوازە بۆ پێناسەیە خراپ بەکارهێنانی دەسەڵاتی گشتی بۆ بەرژەوەندی تایبەت، بۆ بەرژەوەندی بە نمونە بۆ بەرژەوەندی کەسی بێ، بۆ بەرژەوەندی کۆمەڵێک لە خەڵک بێ، ئەوەی کە ئێستا ئەگوزارە لە عێراق بە نمونە ئەو پارە زۆرە کە لە بواری نەوت بە هەدر ئەدرێت و بە فیڕۆ ئەدرێت بۆ خزمەتکردنی حیزبەکان، ئەوە بە تاکید بەشێکە لەو گەندەڵیە کە ئێمە باسیەکەین. و بە تایبەت ئەگەر سەیری راپۆرتی ڕێکخراوی شەفافیت بکەین باس لەوەکە کە عێراق لە بەداخەوە لە وڵاتە یەکەمەکانی هینی گەندەڵیە لە ئەنجامی خەرجکردنی $100 لەم وڵاتە لە عێراق بە نمونە تەنها $20 ئەچێتە شوێن و جێگەی مەبەستی خۆی و $80 بەداخەوە بە فیڕۆ ئەدرێت یاخود ئەچێتە بواری هینی گەندەڵی. معنەیە ئەوەیە کە تۆ بەڕێزت لێرە ئەوەی کە ئاماژەم پێکرد لە خزمەتی جەنابتان داهاتە نەوتەکە داهاتی فرۆشتنی نەوتەکە کە بە ئاسایی دەست ئەکەوێ و پارەکەش خەرج ئەکرێت وەکوتمان ئەچێتە ینی ناچێتە خزمەتکردنی وڵاتەکە تەنها $20ەکەیە. $80 ئەوانەی کە ئاڵێن بنمونە $1 2 20 30 40 کە بڕوا هەزاران و مەلاینی دۆلارات تێتە شوێنی. بۆیە زۆر گرنگی نادەن بۆ بابەتە. معنەیە ئەوەیە لە بەکارهێنانی دەسەڵات ئەوەی کە دراوە بە بەرپرسان کە بە خراپ بەکار ئێهێنرێ لە هەموو ئەو وڵاتانەی کە باسمان کرد و ئەو ئەنجامی ئەو دەسەڵات بەکارهێنانی ئەو دەسەڵاتە ئەچێتە خزمەتی بەرژەوەندی کەسایەتی و بەرژەوەندی حزبێک و یاخود کۆمەڵێک خەڵک. بۆیە لێرە جەنابەت ئەم وڵاتانەی کە ئەگەر ناویان بنین تووشبوون بە کێشەی تاک سەرچاوە بۆ داهاتی گشتی بە داهاتی حکومی، ئەوانە سێرەکەی جەنابەت گەندەڵێکی زۆری تایە بەدەر لە هەندێک وڵات ینی بە نمونە نمونەی ئیمارات نمونێکی سەرکەوتووە، ئەوش وڵاتێکی جەنابتان ئەزانن وڵاتێکی نەوتیە، بەڵام سێرەکەی بەڕێزت لە ماوەی قەیرانی پێشوو ئەوان بڕیاریاندا کە ڕاگرت ینی هەناردەکردنی نەوت ڕابگرن. ئەیانوت ئەم نەوتە با بڵێن بۆ سەرچاوەیەکی نیشتیمانیە بۆ نەوەی داهاتوو. ئەو نەوتێک کە ئەفرۆشرێت تقریبان نرخی نەوت گەشتە $30 بیرتانە جەنابتان. ئەیانوت 5 بەرمیل نەوت بفرۆشرێت بۆ ئەوەی کەسێک لە ئیمارات بچێ بە $150 بچێ شوشەیەکی بۆنی فەرەنسی بکڕێ. ئەمە هەدرەوە
فیرۆدانە سامانی سروشتی بۆیە بڕیاریاندا کە ئەو هەناردەکردنی نەوتە ڕابگیرێ و گرنگی بدرێ بە بوارەکانی تر کە ئەو نمونەی ئیمارەتە نمونەیەکی زۆر سەرکەوتووە لە دەوڵەتداری لە ئیدارەکردنی دەوڵەت ئێستا ئەوان ڕێژەی بەشداربوونی کەرتی خەدەمات لە با بڵێن کۆی گشتی داهاتی ئەو وڵاتە ڕێژەکەی زیاترە لە کەرتەکانی تر سەرەکێ جەنابەت بنمونە ئەگەر باسی بواری گەشت و گوزار بکەین وڵاتانی ئەوروپا و ئەمریکا دێن بۆ ئەو وڵاتە کە ئیمارات کە پێ ئەوترەس ئەینی بیابان و سەحرا جاران ئێستا بووەتە وڵاتێکە گەشتیار لە جیهان دێت سەردانی ئەو وڵاتە کە معنەی ئەوەیە کە ئەوان بە ئەو پەڕی ژیرانە بە ئەو پەڕی عەقلانیەت و زانستیانە تەعامولیان کردووە لەگەڵ حاڵەتی وڵاتەکە و لەگەڵ ئەو داهاتە نەوتەی کە دەستیان کەوتووە و بەردەوامیشە بە نمونە بە شێوازێکی زانستیە بەکاریان هێناوە بۆ ئەوەی بتوانن ئابووری وڵاتەکە پێش بخەن بەڵام ئێمە ئەبینی جەنابەت لە 2003 و 2004 تا ئێستا حکوومەتی عێراقی ئەبینی بەڕێزێت تا ئێستا نەیتوانیوە ئابووریەکەی چاک بکات کەرتی کارەباوەیە بینی کەرتێکی زۆر داماوە کەرتێکی پەکەوتووە تا ئێستا ناتوانێت کارەبایکی هەمیشەی دابین بکە بۆ خەڵک ئەمەش معنەی ئەوەیە کە تۆ جەنابەت لێرە ئەوەی کە پێ ئەوترێ خەرجکردنی دۆلاری شیاو لە شوێنی شیاو چۆنی ماڵین کەسی شیاو بۆ شوێنی شیاو ئێمە لە زانستی ئابووری ئاڵین دۆلاری شیاو بۆ شوێنی شیاو ئێمە بەداخەوە ئەبینین ئێمە ئەو $100 کە شیاوە بەکار بێنرێ بۆەوە بەرهێنان بۆ پێشخستنی ئابووری ئەبینی جەنابەت تەنها $20 ئەچێتە شوێنی مەبەست و ئەو شوێنە مەبەستەشەکەەوە بەرهێنانە بە کواڵیتێکی نزم ئەنجام ئەدرێت بۆیە ئەبینی جەنابەت ئێستا بەرپرسانی عێراق بنمونە باسەوەکەن ڕێکەوتن لەگەڵ چین ئەکرێت و بابەتەکە 50 ساڵە یاخود زیاترە کە ئەو ڕێکەوتن نامە بۆ شێوازە ئەبێتەوەی توشبوونی عێراق بەزەر و وزارێکی زۆر گەورە. دکتۆر جان سەبارەت بە پرسی چاکسازی ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ خولی پێشووی پەرلەمانی کوردستان و کابینەی هەشتەمی حکوومەت هێرێم قسەیەکرا لەسەر چاکسازی هەوڵێک هەبوو پرۆژێک برایە پەرلەمان دواتر بەهۆی زۆری بڕی خاننشینی پەرلەمانتار پرۆژەکە تووشی پاشەکشە بوو ئەم کابینەی نوێ کابینەی نۆمی حکوومەت هێرمی کوردستان سەرۆکی حکوومەت کە ڕایگەیان وتی ئەولەوێتی کاری ئەم کابینەیە چاکسازی بێ لە کوردستان لە ماوەی ئەو 6 مانگی ڕابردوو هەوڵێکی چڕوپڕ هەیە لە نێوان حکوومەت و لیژنە پەیوەندیدارەکان لە پەرلەمانی کوردستان بۆی کە پێکەوە بتوانن هەماهەنگی بکەن و پرۆژێک چاکسازی بەرنە پەرلەمان دوای کۆمەڵێک مشتومڕ و پێشکەشکردنی پرۆژە و تێبینی و ئەوەی کە جارێک حکوومەت ناردێ پەرلەمان و گەڕایەوە بە حکوومەت و حکوومەت چەند جارێک کۆمەڵێک وەزیری مختصی ناردە پەرلەمان و یعنی هەوڵێکی زۆر باشە بوو لەسەرەوەی کە ئەم پرۆژێ سەرباریەوەی کە بە بەرژەوەندی هەندێک خەڵک ناشێتەوە سەرباریەوەی کە ئەستەنگی لە بەردەما بوو بەڵام سەرنجام پرۆژەکە تێپەڕی خوێندنەوەی بەڕێزت بۆ ئەوە چییە کە هەرێمی کوردستان ئەوێت تا ڕادەیەک حکوومەتەکەی ئیدارەکەی کەمتر لە ئیدارەی ئەم دەوڵەتانی ناوچەکە بچێکە غەرقی گەندەڵی و جۆرێک لە فەسادی ئیداری بوون. بەڵێ خۆی بە تەکید ئەوەی کە جەنابتان فەرمووتان زۆر ڕاستە ئێمە ئەگەر بینە سەر ڕاو بۆچوونی بەرپرسانی عێراق لەسەر هەرێمی کوردستان پێشتر و ئێستاش بە بەردەوامی باسی هەرێمی کوردستانەکەن وەکو نمونەیەکی سەرکەوتوو کە هەرێمی کوردستان بەراورد ئەکرێتەوە بە عێراق نمونەیەکی سەرکەوتووە بۆ ئەوان لەبەرەوەوان خنکاون لە گەندەڵی بەڕاستی ئەگەر ئێمە بین خۆمان بەراورد بکەینەوە بە وڵاتانی تر نە سێرەکەی جەنابەت ئێمە هێشتا ماومانە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئێمە وەکو بەشێک تا ئێستا لە عێراق کە خەڵکانێک بەرپرس لە عێراق باسمان بکەن بە کە ئێمە نمونەیەکی سەرکەوتون یەکێک لە ئەو بەڕێزانە سیاسەتمەدارانە ئەڵێ یعنی پرۆژەی دروستکردنی دەوڵەت هەیە لە هەرێمی کوردستان بەڵام ئێمە با بێن سەیری بابەتەکە بکەین وەکو زانستیانە وەکو لاینی ئابووری با سیر بکەین بزان بۆ خۆمان ئێمە تا چەند ئێمە سەرکەوتوو بووینە لەم هەوڵدانە بۆ دروستکردنی دەوڵەت و بنیاتنانی دەوڵەت هەر بۆ زانینی جەنابتان پێشماوەیەک تقریبا 2 هەفتە بوو زیاتر بوو یەکێک لە تەلەبەکانی خۆم لە دکتۆرا مناقەشەی تێزی دکتۆراکەی کرد کە بنەما ئابووریەکان بۆ بنیاتنانی دەوڵەت لە بەگشتی و باسی هەرێمی کوردستانمان کرد بە تایبەت ئیتر لەوێ هاوکێشە و کۆمەڵێک هاوکێشەی ڕاضیەت و وینمان بەکارهێنا بۆمان دەرکەوت کە بنەما ئابووریەکانی دروستکردنی دەوڵەت لە هەرێمی کوردستان
زۆر زیاتر لەوەی کە لە خودی عێراقەیە و لە هەندێک لە وڵاتانی تریشکە لەناو لە بەرنامەی ئیشکردنەکە بوو لەو تێزی دکتۆرایەوە بەراوردکردن ئەکرا لێرە ئێمە بنەما ئابوووریەکانمان هەیە بەڵام ئایا ئێمەش لێرە ئەو پرسیارە بکەین ئایا توانی ومانە ئەو بنەما ئابوووریانە بە شێوازێکی چاک و دروست و تەندروست بخرێتە بواری جێبەجێکردن بابینە سەر بابەتەکان بەگشتی بەراوردیان بکەینەوە بە نمونە ئایا لە بواری کارەبا ئێمە توانی ومانە بگەینەوە ئاستی کە ئێمە کارەبایکی 24 ساعتیمان هەبێ ئایا ئێمە لە بواری پڕکردنەوەی پێداویستەکانی ناوخۆ توانی ومانە کەرتی کشت و کاڵ بیگەینەوە ئاستی کە پێداویستەکانی ناوخۆ بتوانێت پڕ بکاتەوە هاوردەی شتومەک لە ئێران نەکەین لە تورکیا نەکەین جەنابەت ئەزانی ئاسایشی ئابووری بەهێزی ئابووری ئەوەستێ لەسەر چی پشتە بەسێ بە چی پشتە بەسێ بە ئاسایشی خۆراک کە من توانیم پێداویستەکانی ناوخۆ لە ڕێگەی ئیمکانیت توانای ناوخۆ پڕ بکەینەوە ئیتر ئەو پارەیە کە ئەچێتە دەرەوە ئێستا بۆ هاوردەکردنی شتومەک لە بواری خواردەمەنی ئیتر ناچێتە دەرەوە تۆ جەنابەت لێرە ئاراستەی بوارێکی ترێکی کە وەبەرهێنانە ئاراستەی بواری ئەوەی کە خەڵک بخەیتە کار بێکاری کەم بکەیتەوە معنەی ئەوەیە کە تۆ جەنابەت لێرە لەم دوو پێوەرە یاخود پێوەرەکانی تریش ئەگەر سێری بکەیت تۆ بەڕێزێت ئەگەر ئابوووریەکەمان بوەستێ لەسەر پایەکی زۆر تند و بەهێز تەنها نەوت نەبێ بواری خەدەمات بێ بواری کشت و کاڵ بێ کە ئێمە وەکو عەرزی جەنابتانم کرد توانیمان بسەلمێنین بنەما ئابوووریەکەمان لە بواری گەشت و گوزار لە بواری کشت و کاڵ لە بواری خەدەمات ئەو بنەما ئابوووریانەمان هەیە بەڵام نەمانتوانیوە بەکاری بێنین بە شێوازێکی چاک و تەندروست معنەی ئەوەیە کە هەوڵدانەکەمان لەوەی کە ئێمە وەکو بەشێک لە عێراق ئەمانەوێ وەکو لاینی ئابووریەکی سەرکەوتومان هەبێ ئابوووریەکمان هەبێ پشت ببەستە بە ئیمکانیات و توانای خۆی بتوانین ئابوووریەکەمان وای لێ بکەین کە پشت نەبەستێت تەنها بە نەوت پشت ببەستێ هەرچەند ئێمە وەکو زانیاریەک بۆ جەنابتان لە ئاستی جیهانی تقریبان هەرێمی کوردستان لە بینی پلەی هەشتم بۆ دەیەمی بەدەست هێناوە لە یەدەگی نەوت و غازی سروشتی و ئەوانە دکتۆر ئەم هەوڵەی حکوومەت و پەرلەمان کە هەوڵیاوە لە نزیکەی بەشێکی زۆر لە سێکتەرەکانە چاکسازی بکرێت لە خانە نشینی لە خانشینی پلەی تایبەت لە کەمکردنەوەی دەرماڵە و موچەی پلە باڵاکان لە ڕێخستنەوەی بەشێک لە موچەی هاوڵاتیان هەوڵێکی باشە وا هەستەکە ئێمە هەوڵێک بێت هەنگاوێکی باش بێ بۆی کە پرسی ئید باشتر ئیدارەکردنی ئەو سەرۆتە نیشتیمانی کە بە ڕێزە باسیەکە یان پرسی بیناکردنی ژێرخانێکی ئابووری باشتر ئەمە هەوڵێکی باشە وایە ئەکید هەوڵەکە هەنگاوێک و هەوڵێکی باشە تا چەند ئەم یاسایە خزمەتی ڕێژە زۆرەکەی کۆمەڵگا ئەکات ئایا بە نمونەکە کە حد الئەدنا یاخود ئەو بڕەپارێکە کەمترین پارە بێ بۆ ئەو کەسانێکی خانشین ئەکرێن بۆ دانەنرا ئەوە زۆر گرنگە ئەمە خاڵێکی تر هەرچەند وەکو لاینی زانستی من لەگەڵ ئەوەیە نیم ینی ئێستا بوتر بە نمونە 250,000 300,000 دینار بۆ خانەنشین دابنرێ وەکو حد الئەدنا ئەی باشە سبەی ڕۆژ ئەگەر بە نمونە هەڵاوسان ڕوویاوە نرخی شتومەکەکان زیادی کرد ئەو کاتە 250,000 خۆ 300,000 ئینسان فرێ هیچ ناکەوە بەو بڕەپارەیە لەوانەیە بوترێت ئەو کاتە هەموار ئەکرێت یاساکەوە بەڵام تا چەند من دڵنیام لە ئەوەی کە یاسەکە هەموار بکرێت بۆیە من وا بە باشم ئەزانی حد الئەدنا لە موچەی خاننشین ببەسترێتەوە بە تا چەند ئەو بڕەپارەیە بەشی هاوڵاتی ئەکا لە کڕین و پڕکردنەوەی پێداویستەکانی ئەو کەسە لە بازارەکاندا یعنی لەوانەیە 300,000 فعلەن باش بێ لەوانەیە 350,000 باش بێ بەڵام دوایی لەوانەیە 600,000 بەشی ئەو ئەینەکە بۆیە ئەکرێ لە یاساکە بنووسرێت ئەو حد الئەدنایە بە زانستیانە بنووسرێت ئەو حد الئەدنایە ئەبێ بەشی پڕکردنەوەی پێداویستەکانی بەکاربەر مستەهلک هاوڵاتی بکە بەپێ ئەو سەردەما ئیتر لێرە تۆ جەنابەت سەقف و میچی ئەو حد الئەدنایە بەکراوە ئەیهێڵیتەوە و لژنەیەکی تایبەت پێک بهێنرێ لە پەرلەمان یاخود لە حکوومەت بۆ بە بەردەوامی لێکۆڵینەوە لەو ئاستا ساڵێک جارێک 2 ساڵ جارێک بزانین ئایا فعلەن ئەوەی کە ئەو بڕگەی کە لە یاسا هەیە فعلەن تەطبیق ئەکرێت و ئەو هەندە بەشی هاوڵاتیانەکە ئیتر بە ئاسایی سەرێکە جەنابەت لەگەڵ سەردەما کە ئێمە سەقفەکەمان بەکراوی هێشتوتەوە لەگەڵ سەردەما ئەگۆڕێ و ئەوەندە پێویستی نییە بە هەموارکردنی یاساکە لەبەر ئەوە تۆ جەنابەت هەموارکردنی یاساکە دیسان پێویستی بە
ڕازیبوونی زۆرینەی ئەندام پەرلەمانە پەرلەمانتارانە بەڕێزانە و بینی جنابەت چ پشێوینێکی بوو ڕوویە لە ئەو ڕۆژە لە پەرلەمان بەهۆی ئەو لێک تێنەگەشتن ڕێک نەکەوتن لەسەر ئیتر کۆمەڵێکشت بوو لەو کاتە پێویستیمان بە ئەوەندە نابێ بگەڕێنەوە بۆ پەرلەمان بۆ هەموارکردنی یاسەکە نەخێر تۆ لژنەی تایبەتت هەیە بەڕێزت بەڕێز سەرۆکی حکوومەت ئەکرێ فەرمان بکە بەو لژنەیە پیاچوونەوە بکرێت 2 ساڵ جارێک هەر 4 ساڵ جارێک بنمونە بەڕێزێکی تازە بنمونە دێتە سەر ئینی حکوومەت یاخود هەر بەڕێزیان دووبارە هەڵبژێرنەوە بۆ سەرۆکاتیارێم فەرمان بکە بەو لژنەیە جارێکی تر پیاچوونەوە بکرێ بە ئەو حد ئەدنای موچەکەیە ئایا ئێستا ئەو بڕەپارەیە 300 400 500 بەشی پڕکردنەوە پێداویستەکانی ئەو ئینسانە ئەو مرۆڤ ئەو کەسێکە خانشین کراوە ئەکە یان ناکات. دەستخۆش دکتۆر ئەوەی کە لە چوارچەوە یاساکەیە بینیومانە و زیاتر لە 20 بڕگەی لەخۆ گرتووە پارێکی باش بۆ حکوومەتە گەڕێنێتەوە کە پێچێ بارسوکێک لەسەر حکوومەت دروستکە حکوومەت باشتر توانێت التزامەکانی جێبەجێ بکە و ئەمە قسەی حکوومەت و قسەی پەرلەمانیش کە ئەمە هەنگاوی یەکەمی چاکسازیە هەنگاوەکانی تریشی بەدوایەت خوێندنەوەی تۆچی بۆی کە خەڵک بتوانێت پشتیوانی ئەم چاکسازیە بکات چووکە ڕەنگە هەندێک لە حزابی سیاسی هەندێک خەڵک ڕەنگە بەرژەوەندی لەم چاکسازیان نەبێ و جۆرە لە جۆرەکان هەوڵبات کۆمەڵی ئیدعا بڵاو کاتەوەنە کە ڕەنگە خەڵک دڵسار کاتەوە یان زۆر جار خەڵک جۆرێک لە بێئینتیمایی بۆ دروست بۆ لەوەی کە ژیانی بەرەو باشتر بڕوە پشتیوانی خەڵک بۆ پرۆژێ چۆن نەبینی سەیری کە جنابێت تۆ بەڕێزت ئەوەی کە بڵاو ئەکرێتەوە لە دامودەستگاکانی حکوومەتی خۆمان تقریبا ئێمە 1 ملیۆن و لەبین 1 ملیۆن 250 بۆ 1 ملیۆن 400 هزار موچە خۆرمان هەیە بە موەزەف و باینەکان باشە ئەم کەسانە بەپێی هەر زانستی ئابووری هەر کەسێک ینی چەند کەس بەخێوەکە 2 کەس واتە 1 ملیۆن و 400 لەگەڵ 2 ملیۆن و 800 ئەبێتە لە 180 کۆمەڵگەی کوردی ئەم 180 کۆمەڵگەی کوردیە ینی یان موچەخۆرن یان بەرپرسن لە موچەخۆرەکە باشە واتە لێرە تۆ جەنابێت ئەو بڕەپارەی کە دەستی ئەکەوێ ئیتر فەرمانبەر بێ یاخود خانشین کراو بێ تۆ جەنابێت لێرە ڕێژەی 180 لە خەڵک ئەگەر ئەو پارەیە باش بێهم بێ لە خۆی ڕازیەکە بۆیە ئێستا تەسەوڕەکەم هەر لە دوای ئەم پەسەندکردنی ئەم یاسایە هەر بەڕێزان لە پەرلەمان بتوانن ڕاپرسیەک بکەن ڕاپرسێکی ئلکترۆنی بکەن بزانن ئەم 5 ملیۆن و 300 هزار کەسەی خۆمانە بزان چەند کەس ئەتوانێت دەنگ بدات بە نمونە بزانی چەند ڕەزامەندی خەڵک بەدەست ئێنێ بۆ پەسەندکردنی ئەم یاسایە ئەو کاتە ئێمە ئەتوانین بزانین تا چەند پەرلەمانمان سەرکەوتوو بووە لە پەسەندکردنی ئەم یاسایە بەڕێزان لە پەرلەمان لە لژنەی تایبەت ڕاپرسیەکی وای ئەلکترۆنی بڵاو بکەنەوە تەسەوڕەکەم ئەگەنە ئەنجامێکی ورد و دقیق مەوسا بەرەو کۆتایی بەرنامەکە چین پێم خۆشە بۆ چوونی بەڕێز بزانم لەسەر ئەوەی کە ئەگەر حکوومەت لە دوای ئەم پرۆژە چاکسازیە و زنجیرەیەک پرۆژە چاکسازی تر و ڕێخستنەوەی هەیکەلێتی ئیدارێک هەرێمی کوردستان بەرە ئەو قۆناغاچێک کە ژێرخانێکی ئابووری باشی هەبێ و ئیدارەش بتوانێت خەڵک ڕەزامەندکە دڵنیایی جنابتان ئەەکەمەوە بەڵێ ئەوەی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد ئەو بڕەپارێ زۆرێکە دێت ئەگەڕێتەوە بۆ حکوومەت یارمی کوردستان ئەکرێ خەرجی بکە بە شێوازێکی زانستیانە لە دروستکردنی بەهێزکردنی ژێرخانی ئابووری بەهێزکردنەکەش چییە خەڵک دەستی کار ئەو کەسانێک کە بێکارن کاریان بۆ ئەدۆزیتەوە واتە تۆ جەنابەت لێرە چیت کرد ژێرخانەکەمان بەهێز کرد خەڵکێکی بێکار ئەخرێتە کار هەوڵ ئەدرێت بۆ ئەوەی هاوکاری کەرتی تایبەت بکرێت لە ڕێگەی پێدانی قەرزی بچووک جارێکی تر بۆ گەنجانی خۆمان بۆ ئەوەی کۆچ نەکەن بۆ دەرەوەی وڵات ئەمانە وای لێکە هەمووی تۆ بەڕێزت وەکوتمان بێکارێکە کەمە بێتەوە ژێرخانی ئابووریەکەمان بەهێز ئەبێ هاوردەکردنی شتومەک و بەتایبەت لە بواری خواردەمەنی کەم ئەبێ ئیتر ئەو کاتە وردە سیرەکەی ئەم پارەیە کە ئەخرێتە بازار و ئەخرێتە خزمەتی ئابووری و لە بواری وەبەرهێنان وانەکە وردە پشتبەستن بە هاوردەکردنی شتومەک لە دەرەوە کەم ببێتەوە وتوانە و ئیمکانێتی خۆمان لە بواری بەرهێنان زیاد بکە دیسان جارێکی تر ئەمە هەنگاوێکی باشە دکتۆر خالید حەیدەر مامۆستای زانكۆ زۆر خۆشحاڵ بووین کە لە بەرنامەی ڕاڤەمە دەبوت دەستی خۆش بێ زۆر سپاس ئازان تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.